لەشکری ئیسرائیل گەورەترین هێرشی ئاسمانی لە هەڵمەتێک بۆ سەر غەزە لە ڕۆژی شەمەدا دەست پێ کرد لەوە تا 2017 زاینی وێنێنەبووە لە دەمێکدا میلیتانەکانی حەماس دایان موشەیان هاویشتە نێو ئیسرائیل دوای ئەوەی چەندین حەوت و گرژی لە سنووردا هاتوۆتە پێش. هیچ لایەنێک زیانی گەورەی گیانی و دارایی راپۆرت نەکردووە. ئیسرائیل کوتی هێرشەکان بۆ سەر شوێنەکانی لەشکری بووە و لەشکری حەماس بووە و هۆشداری بە خەڵکی غەزەداوە کە خۆیان لە شوێنەکانی دیاریکرا و دوورخەنەوە. فەرماندەی لەشکری ئیسرائیل جانەتان کانڕیکۆس کوتی هێرشەکانی ئەوان بۆ سەر چل ئامانجی حەماس و بگرێت تۆنێلەکان ناوەندەکانی تدارکاتی لەشکری و سەرکردایەتی گوردانەکانی حەماس بووە. ئەو کوتی ئەو زیادبوونەی تونند و تیژە ئاکامی هاویشتنی بەردەوامی موشەکان لەلایەن حەماسەوەیە. کوتیشی پەیامی ئێمە بۆ حەماسەوەیە کە دەتوانین هەوڵی خۆمان بەهێزتر بکەین ئەگەر پێویست بێت. ئەوەی حەماس دەیکات زیاتر خۆیان لە هەڵدێر نزیک دەکەنەوە. حەماس دەبێت تێبگات کە ئەوە بۆ ئەوان سەرنجامی بەدوادا دەبێت. ئیسرائیل لەم حەوتوانەی دوایی هۆشداری بە حەماس داوە کە لە دەمێکدا هیچ ناخوازێت خۆی تووشی ئەو شەڕە بکات کەوای کرد لە ماوەی ڕابردوودا 3000 شەڕ بێت، بەڵام قبولی ناکات هەوڵی میلیتانەکانی حەماس درێژیان هەبێت کە سنوور ببەزێنن.